بەناوی خوای گەورە ئازیزان خۆشەویستان لە فەرمودەی 130 لە پرۆژەی بەهای فەرمودە لە فقی فەرمودە لە خزمەتانە گەیشتینە ناو فەرمودەی کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ڕێنماییمان دەکات إذا أكل أحدكم فليذكر اسم الله تعالى هەر کەسێک خواردنێکی خوارد با ناوی خوا بێنێ بسم الله بکات جا ئەگەر فإن نسي أن يذكر اسم الله في أوله ئەگەر لە سەرەتای خواردنەکە لە بیری چوو بڵێ بسم الله الرحمن الرحيم فليقل بسم الله أوله وآخره با بڵێ بسم الله لە سەرەتا و لە کۆتاییە کەواتە لە هەر کاتێکی خواردنەکەیە بسم الله بیرکەوتەوە با هەر بسم الله کە بکات لە فقی ئەم فەرمودەیە چەند خاڵێک بەدەست دێت یەکەم ناوی هەر کەسێک لەسەر هەر شتێک ببرێ دلیل و نیشانەیە لەسەر پێزانینی ئەو کاتێ تۆ لە کاتی خواردنێکە ناوی خواهێنی ڕاستەوخۆی سلمێنی خواجیان ئەم خواردنە هی تۆیە من وەکو خواردنی تۆ وەکو نیعمەتی تۆ ئەی خۆم بۆیە ناوی تۆی لەسەر هێنم ئەم شتەی من ئەم خواردنەی من ناوی تۆی لەسەر تۆمار دەکرێت کە خاڵی دووهەم لە فقی فەرمودە ئەوەیە بەبێخوا دەست بۆ هیچ شتێک نابین کە ئەمە خاڵێکی زۆر گرینگە بەبێخوا دەست نەخستە ناو هەر شتێکەوە جاری وایە لە ناو مەجلیسێکە لە ناو خەڵکێکە لە ناو عشیرەتێکە لە ناو بنەماڵەیەکە ئاڵێ فڵان کەس ئەوە نەگەورەیە بەلامانەوە بەبێ ئەو پەنجە بە ئاودا ناکەین ئێمە وەکو موسڵمان بەبێ ئاو بەبێخوا پەنجە بۆ هیچ شتێک نابین بوتنی بسم الله الرحمن الرحیم لە سەرەتای خواردن و خواردنەوە نیشانەی ئەوەیە خوایە من بەبێ تۆ خواردنەوەش ناخۆم بەبێ تۆ خواردنیش ناخۆم کەواتە بەبێ خوا دەست بۆ هیچ شتێک نابم خاڵی سێهەم ئیزن وەرگرتنی خاوەن مڵک هەر شتێک کە دەست بۆ برد مادام ئەو کەسە خاوەنێتی تۆ داوای مۆڵەت و ئیجازەی لێکەی ئێمەش ئەیزانین هەموو خواردن و خواردنەوەیەک هی خوای گەورەیە کاتێک کە دەڵێن بسم الله یعنی بەناوی تۆ ئیجازەت لێوەردەگرین خاڵی چوارەم لەبەر خاتری گەورەیەتی ئەم ئیجازە وەرگتنە و لەبەر خاتری گەورەیەتی بسم الله لەگەڵ خواردن و لە سەرەتای خواردنەکانە بۆیە ئەگەر بیریشی چوو بۆ لەو گرنگیە کەم نەکاتەوە لە ناوڕاستیش و لە کۆتاییشا بێ هەر بسم اللهکە بێنە بۆ ئەوەی مۆڵەت لە خواوەرگری بۆ ئەوەی بەبێ ئیزنی خوا بۆ ئەوەی بەبێ بەرەکەتی خوا ئەم خواردنە نەخۆی خاڵی پێنجەم شل لە بیرچوونەوە دیارە سروشتی مرۆڤە کەواتە ئەلێرەشا بۆمان دەرەکەوێ ئەبێ ئێمە عوزر بۆ یەکتری بێنینەوە کە شتمان بیر دەچێ ئەوەتە لە کاتی خواردنەوەشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ ئەگەر لە سەرەتاشە لە بیرتان چوو لە ناوڕاستە لە ناوڕاستشە لە بیرتا چوو لە کۆتاییشا بێ هەر بیری بسم اللهکەتان هاتەوە بسم اللهکە بکەن کەواتە لە سروشتی مرۆڤەوەیە شتی لە بیر دەچێتەوە ئەبێ عوزری لە بیرچوونەوە بۆ یەکتری بێنین خاڵی شەشەم و کۆتایی گرنگ ئەوەیە لە فقی فەرمودە گرنگ ئەوەیە تۆ خوات بیر نەچێ لە سەرەتا بێ لە ناوەڕاست بێ لە کۆتاییە بێ لە هەر کارێک لە کارەکان تا هەیە گرنگ ئەوەیە کە تۆ بەردەوام خوات لە بیر بێ ئەم شتەی من دەیکەم ئەم شتەی من دەیخۆم ئەم کاری من دەسم داوە پێ هی خوای گەورەیە بۆیە بە ناوی ئەوەوە دەست پێ دەکەم خوای گەورە بەرەکەتی خۆی بەسەر کارەکانماندا بڕێژێ وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه